پڕۆژەی ڕێگای زانكۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پردی دڵنیایی قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی بۆ گەیشتن بە زانكۆ و پەیمانگاكان. ماوەی 15 ساڵە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەسەرجەم شێواز و جۆرەكانیەوە پڕۆسەی هاوكاریكردنی قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی لە پێشكەشكردنی داواكاری وەرگرتنی قوتابیان لە زانكۆ و پەیمانگاكان بە ستافی شارەزا و کارامە و خاوەن ئەزموون بەڕێوە دەبات. بۆ ئەم ساڵ مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پڕۆژەی ڕێگای زانكۆی بۆ خزمەتکردن و هاوكاریكردنی قوتابیان ڕاگەیاند و لیژنەیەکی تایبەت بە پڕۆژەکە دروست کرد. پڕۆژەی ڕێگای زانكۆ بە پلانێکی تۆکمە و بە 4 قۆناغ بەڕێوە دەچێت. لە قۆناغی یەکەمی پڕۆژەکەدا هاوکاری قوتابیان کرا لە وەرگرتنەوەی نمرەکانیان. دواتر و لە قۆناغی دووەمی پڕۆژەی ڕێگای زانكۆ ئامادەکاریەکان بۆ کاتی پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن دەستی پێکرد. لەم بەشەی پڕۆژەکە لیژنەی باڵای ڕێگای زانكۆ لە ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەستی کرد بە دروستکردنی لیژنەی تایبەت بە پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن و کردنەوەی خولی تایبەت بۆ ستافی بەڕێوەبردنی پڕۆژەکە لە ناوچە جیاوازەکان. هەر لەم قۆناغەدا ڕێکخراوی قوتابیانی کوردستان 15 وەرکشۆپ و سیمیناری لە شار و شارۆچکەکان تایبەت بەشیکردنەوەی سیستمی نوێی وەرگرتن و ڕێگاکانی سەرکەوتن لە زانكۆ و پەیمانگاكان بۆ قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی بەڕێوە بردو. زیاتر لە 5000 قوتابی بەشداری سیمینار و وەرکشۆپەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان کرد. ئەو فۆرمەم بۆ هەڵبگرە سەیفکە لە ناو کۆمپیوتەرەکەم یان بینێرە بۆ مۆبایلەکەم یان بێ زەحمەت بیکە ناو. بۆ یەکەمین جاریش لیژنەی باڵای ڕێگای زانكۆ کتێبی ڕێنمای چاپ کرد کە تێیدا سەرجەم بەش و کۆلێژەکانی زانكۆ و پەیمانگاكان بە قوتابیان دەناسێنێت و وردەکاری سەرجەم بەشەکان لە کتێبەکەدا ڕوون کراوەتەوە. بە ئاشکارابوونی سیستمی وەرگرتنی قوتابیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێم قۆناغی سێمی پڕۆژەی ڕێگای زانكۆ دەستی پێکرد و دەرگای بینا و بارەگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕووی دەرچوانی 12 ئامادەیی ئاوەڵا بوو. لە ئێستادا 25 ناوچەی کوردستان فۆرمی وەرگرتنی قوتابیانی تێدا پڕ دەکرێتەوە و زیاتر لە 280 کەسی شارەزا و خۆبەخش پڕۆسەکە بەڕێوە دەبن. لە سەرەتای کارابوونی پڕۆژەی ڕێگای زانكۆ زیاتر لە 10,000 قوتابی سەردانی بینا و بارەگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان کردووە. ئەمە بەدەر لەوەی کە وەڵامی پرسیاری 5000 قوتابی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیوەندی تەلەفۆنی لەلایەن لیژنە پسپۆڕەکانی سیستمی وەرگرتنی قوتابیان دراوەتەوە و ڕۆژانەش تا درەنگانی شەو بێ بەرامبەر لیژنەکان لە پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن بەردەوامن. وا بڕیارە دوابەدوای کۆتایی هاتنی ئەو وادەی وەزارەتی خوێندنی باڵا بۆ پڕکردنەوەی فۆرمی وەرگرتنی قوتابیانی دیاری کردووە. ئامادەکاریەکانی لیژنەی باڵای ڕێگای زانكۆ بۆ قۆناغی 4ەمی پڕۆژەکە و هاوکاری و ڕێنماییکردنی قوتابیان لە گەشتن بۆ بەشانی کە ناویان دێتەوە دەست پێ بکات.